سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تایبەت. خەڵک بە دابەزینی خێرای نرخی دراوی نیشتمانی و لە دەستدانی هێزی کڕینی خەڵک وە توێژاسی پەزیرەکان لە بازاڕی تاران لە حوتی مانگی بەفرانواری 1440 ناشار بوون دوکانەکان دابخەن و دەنگی ناڕزایەتی هەڵبرن. ئەم هاواری مافخوازانە لە هەمان ڕۆژ و لە ڕۆژانی دواتری بە هەزاران ناڕازی لاگەڕەکەکانی تاران چەندین زانکۆ و لە چەندین شاری دیکەدا هێنایە مەیدان. داواکارە ئابووریە سەرەکیەکان وەک هەمیشە بە خێرایی تێکەڵ بە خواستە سیاسیەکان بوون. ژنان، پیاوان و گەنجانی ناڕازی لە کوردستان کە هەمیشە سەنگەری بەرگری و پێشەنگی خەبات دژ بە ڕژێمە دیکتاتۆرەکان و لانکەی ئازادیخوازی بووە، خەریکن بارودۆخ هەڵدەسەنگێنن و شێوەی کاریگەری بەشداریکردن لە مانگرتن و خەباتە گشتیەکاندا دیاری دەکەن. بۆ ئەم مەبەستە لەم دیمانەیەدا لەگەڵ هاوڕێ ئەسعاد ڕۆستەمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە باسێک لەسەر ئەم بابەتانە دێنینە ئاراوە. هاوڕێ ئەسعادمان لەگەڵە. هاوڕێ ئەسعاد سڵاوت لێبێ وە زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیەدا. سڵاو بۆ ئێوە و هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێ ئەسعاد، وەکو لە پێشەکیەکیشدا ئاماژەم پێکرد لە ماوەی ساڵانی ڕابردوودا ژنان و پیاوان پێشەنگ و خەباتکار و خەڵکی ناڕازی لە کوردستان لە چەندین مانگرتنی گشتیدا بەشداریان کردووە و دەستکەوتی ناوچەئی و گشتیشیان گشتی بەرچاویان هەبووە. ئەو مانگرتن و دەستکەوتانە بە بڕوای بەڕێستان چۆن دەستنیشانیانەکەن و کامانن؟ لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیە و خەڵکی کوردستان با تەوەجۆ بە ناسینی ماهیەتی ڕژیمێکی مرتەجع و ارتجاعی وەکو کۆماری ئیسلامی دەستیاندا بە ناڕزایەتیکی بەربڵاو کە ئەوە لە مێژووە تۆمار کراوە و دیارە هەم خەڵکی کوردستان هەم خەڵکی ناوچەکان و شارەکانی تری ئێران ئاگاداری ئەو هەلومەرج و وەزعیەتە هەن کە لەو ساڵانە هەبوو. خەڵکی کوردستان با تەوەجۆ بە سیاسی بوونیان با تەوەجۆ بە متەشەکل بوونیان دەستیان بر بۆ جۆرگەرێک لە خەباتی یەکگرتووانە بەرامبەر بە کۆماری ئیسلامی. لە کاتێکدا کە جەریاناتێکی تریان بەشێکی تر لە ئۆپۆزیسیۆن بانگەشەیە وەیە کرد کە سیاست ئەمریکی پیاوانەیە، پیاوان دەبێ بێن بێسلاح بێنە ناو ساحەی سیاسی و پیاوان دەبێ چارە نووس دیاری بکەن. لە کوردستانە ژنان، لاوان، خوێندکاران و بەگشتی خەڵکی کوردستانی یەکپارچە بە هەڵبژاردننی تاکتیکی مانگرتنی گشتی و ئەو بێسلاح تەحەسونە گەورەگەلە کە لە کاتی هاتنێ سەرکاری کۆماری ئیسلامیە ڕێیان خز بەریان بە هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی کرد، بێشکەی مناڵەکانیانە ئاوەردە سەرجادەکان و یەک پارچە و متحد خۆیانیان نیشاندا، هەتاکو دوایین مانگرتنەکان کە ئەگەڕێتەوە بۆ 16 گەلاوێژ و هەروەها بۆ ناڕزایەتی دەربڕین بە ئەعدامی فەرزادی کەمانگەر معلمی هەڵسوڕا و هەروەها هاوڕێیانی چەند کەسی ترکە لەگەڵ ئەو ئەعدام کران، هەتاکو ئەو مانگرتنە گشتیانەیە کە لە جەریانی شۆڕەشی ژنجیان ئازادیا بەڕێوەچوو، هەموو ئەمانە نیشان ئەدات کە لە کوردستانە یەکپارچەیەک هەیە و ئیعتساب و ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی تاک و بە شێوەگەلێکی کە بێسلاح لایەنهای تر بانگەشیان بۆی کردووە نەڕۆشتووەتە بەرەو، بەڵکو لە کوردستان ئەمرێک هەیە بەناو هاوپشتی، ئەمرێک هەیە بەناو یەکپارچەیی و ڕاوەستانی یەکپارچە لە مقابڵی کۆماری ئیسلامیە جوابدانەوەیکی باشی وەرگرتووە و توانیویە لە زۆر بابەتە و بەر بە تونۆتیژیهایەکی ڕژیم کە هەوڵی داوە بەرامبەر بە خەڵکی کوردستان بیکات بیگرێت و دەرسێکی تر کە داویە بەڕاستی ئەوەیە کە خەڵک بە یەکپارچەیی ئەتوانن کاری زۆر گەورەتر بکەن و ئەزمونێکیش کە هەتا ئەو کاتە تا ئەمڕۆ هێناویە بۆ ئێمە ئەوەیە کە هەمیشە بە بڕیار لە ناوەندە سەرکوتەکانە و ڕژیم نەیتوانیوە کاروباری خۆی بباتە بەرەو و ئەوە کۆمەلگا لە ژێرەوە بە ناڕەزایەتی هایەکی لەو چەشنە توانیویانە بەرامبەر بە ئەو دام و دەستگا سەرکوتگەر و داپڵۆسەرێنەرەی کۆماری ئیسلامی بوەستنەوە. بەڵێ هاوڕێ ئەسعاد، هاو خەباتی و هاو چارەنووسی خەڵکی کوردستان لەگەڵ ناڕازیانی گشتی لە ئاستی سەرتاسەریدا چۆن بووە؟ داواکاریە تایبەتەکانی کرێکاران و زەحمەتکێشان لەم ناوچەیەدا چۆن تێکەڵ بە داواکاریەکانی ئەوانی تر دەبێت؟
خەڵکی کوردستان وەکو خەڵکی ناوچەکانی تری ئێران بەردەوام ڕوبەڕوو بوون لەگەڵ نابەرابەریهایەکی سیاسی، اقتصادی، کۆمەڵایەتی و بەگشتی ئەمری بەڕێوچوونی کۆمەلگا لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیە ئەمرێک بووە بۆ ئەو کەسانەی کە ئەم ڕژیمە بۆ خۆی لە سافیە جۆر بە جۆرەکان خۆیەوە گوزەراندوویە. کەوابوو ئەم ڕژیمە بێسڵاح هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بە دانانین یا چاوڕێساگەلێک ڕۆژ بە ڕۆژیانی خەڵک بەرتەسک دەکاتەوە، ئازادی زۆرتر لە ناوەباد، هەوڵەدات ژنان بنێرێتەوە بۆ ماڵەوە و بەگشتی تەلاش ئەکات بە خولقاندنی شەڕی ئێرانە عێراق و بە دوای شەڕی ئێرانە عێراقوە هەتاکو ئێستەیش هەوڵ بدات کە بەرە هێرش بکاتە سەر سفرێ خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە. ئێران وەکو وڵاتێکی گەورە بە جەماوەرێکی زیاتر لە 80 میلیۆنە و ئێستا دەسوپەنجە نەرمەکات لەسەر بەقا خەڵکەکەی، لەسەر ئەوەی کە واز لە بێسڵاح کارێک بکە، واز لە هەموو داواکاریکیان بێرن و فقط تەلاش بکەن کە سفرەکانیان بکەن. کەوابوو یەکپارچەیەکی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی لەناو هەموو خەڵکی ئێرانە دروست بووە. ئەمە جیالەوەی کە لە کوردستان بە دواکەوت و ڕاگررتنی ئاگاهانەی کوردستان و بە دروستکردنی کێشەهایی کە ئەوە ملەتی کورد تەجزیە تەڵەبن و ئەو نوع تەبلیغاتەی کە ئەمڕۆ هەم کۆماری ئیسلامی و هەم ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامیش لە دژی خەڵکی کوردستان ئەیکەن، هەوڵیانداوە ئەو جیایە دروست بکەن. بەڵام ئێمە بینیمان کە نە کۆماری ئیسلامی و نە ئەو بەشێنە لە ئۆپۆزیسیۆن نەیانتوانی هیچ جیاوازی یا هیچ تەفرقەی بخەنە نێوان خەڵکی کوردستان و خەڵکی شارەکانی تری ئێرانەوە و بینیمان لە تاران و شارەکە گەورەکانی تر بانکرا کە کوردستان قەلبی انقلابی ئێرانە، کوردستان چاودڵی ئێرانە، چشم و چراغ ئێرانە بە قەول فارسیەکەی. گەرەکمە بێژم کە هاوپشتی خەڵکی کوردستان لەگەڵ بەشەکانی تری ئێران هاوپشتێکی هاوچارەنووسانەیە لە بواری سیاسیە و لە بواری ئابووریە و لە بواری ئازادی و بەرابەریە و لە بواری دروشمی ئەوەی کە خەڵک نانیەوێ، کاریەوێ، ئازادی ئەوێ، بەرابەری ئەوێ. هەموو ئەمانە نیشانی ئەدات کە خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکانی تری ئێران هاوچارە نووسن و ئەگەر خەڵکی ئێران بیان هەوێ لەدەست ڕژیمی کۆماری ئیسلامی ڕزگاریان ببێت، دەبێ دروشمەکانی خەڵکی کوردستان بە ڕسمیەت بناسن و هاوپشتیان بکەن و لە لایەکی ترە و خەڵکی کوردستانیش دەبێ پشتیوانی لە بزوتنەوە ڕزگاری خوازەکان، بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و هەموو ئەو بزوتنەوەگەلە کە ئەمڕۆ لە دژی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بێسڵاح ئازادی خوازانەوە بە شێوەیەکی واقعی و وەک دەڵێ لەسەر شەقام ئەیبینین پشتیوانی لێ بکەن و ئەمەیە کە سەرکەوتنی نەک خەڵکی کوردستان بەڵکو هەموو خەڵکانی ئێران دەستە بەرەکات. هاوڕێستحەت خەڵکی کوردستان لە سەرەتای تەمەنی پڕ لە شەرمەزاری کۆماری ئیسلامیەوە بەڕێکخراوەیی و بەگشتی وەڵامی نایەکیان بە کۆماری ئیسلامی داوەتەوە لە بەرامبەر هێرشەکانی ئەو ڕژیمە بە شێوەیەکی گیانبازانە بەرگری لە خۆیان و خەباتیان کردووە. بە تیشکردنە سەر قسەکانی بەڕێستان ئەو خەباتانە بە چ شێوە و شێوازێکیان هەبووە و دەستکەوتەکانیان بە تایبەتی بۆ ئەمڕۆ کامانن؟ پێشتر ئاماژەمدا کە خەڵکی کوردستان بە هەڵبژاردننی شێوەهایەک کە هەموو خەڵکی یەک پارچە و متحدانە بتوانن تیا بەشداری بکەن لە تەحەسونەکانە و لە دروستکردنی بێسڵاح شۆراکانی خۆیانە و لە دروستکردنی بنکەی مەحەلاتە و نیشانیاندا کە ئەوان هێز و توانای بەڕێوەبردننی کۆمەلگایان هەیە. ئەوان نیشانیاندا کە نایان هەوێ کۆمەڵی خەڵک بن کە 4 ساڵ جارێ فرسەتێکیان بۆ پێش بێت بڕۆن دەنگ بدەن بە مەجموعەی کەس کە نە هەڵبژێرداوی ئەوانن، نەمۆرە تەئید ئەوانن، نە ئەوان پەیگیری خواستەکانی ئەمان ئەکەن. و ئەم تەجروبەیە کە خەڵکی کوردستان نیشانیدا تەنانەت سنوورەکانی بڕی.
ئێمە لە پشتیوانیکردن لە خەڵکی تورکمەن سەحرا لە پشتیوانیکردن لە اعترازات و ناڕزایەتیە جەماوەریەکان لەسەر تاسەری ئێران بە پشتیوانیکردن لە بزوتنەوەی کرێکاری ئێران بە پشتیوانیکردن لە بزوتنەوەی ژنان لە ئێرانە هەموو ئەمانە تەجروبەها و ئەزمونهایەکە کە خەڵکی کوردستان لە مبارزەی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامیە نیشانیان داوە. کوردستان ڕۆژێ لە ڕۆژان بوو بە سەنگەری مقاومەتی هەموو ئازادی خوازانی ئێران و ڕوویان لە کوردستان کرد و خەڵکی کوردستان باوەشیان بۆیان کردەوە و نیشانیاندا کە ئەوان نەتەنیا داخوازیەکان خۆیان لە مەرزێکی جغرافیایە نابینەوە بەڵکو ئەوان خوازیاری ئەوەن کە لە هەر گۆشەیەکی دنیا لە هەر سوچێکی ئەم دنیا خەڵک بۆ ئازادی و بۆ ڕزگاری خۆی تەلاش بکات پشتیوانی لێ بکەن. ئێمە خۆشی و شادی خەڵکی کوردستان لە کاتهایەکە کە خەڵک لە عێراق لە ڕۆژاوای کوردستان لە وڵاتانی تر وەستانەوە بەرامبەر بە دیکتاتۆرەکانیانمان بینی و پشتیوانیەکانیانمان بینی و بەگوێ هەموو دنیا گەیشتووە. لە لایەکی ترەوە ئەمەوێ بێژم کە بەڕاستی شێوەهایەک لە خەبات کە خەڵکی کوردستان هەڵیان بژاردووە باشترین ئەزمونە بۆ ئەوەی کە شوێنەکانی تر استفادەی لێ بکەن و نیشان بدەن کە بابە استفادەکردن لە هێز و قودرەتی خەڵک لە خوارەوە ئەتوانێت باشترین جۆری دموکراسی بێت، ئەتوانێت باشترین جۆری بەرگرتن لە فساد بێت، ئەتوانێت باشترین جۆری بەرگرتن بە کۆیلەکردنی ئینسانەکان بێت و ئەوە ثابت کرا بە دروستکردنی وتم شۆرای مەحەلات بە دروستکردنی بنکەکان و بە دروستکردنی نوێنەرانی واقعی خەڵک کە وەختێکە بۆ نمونە کاکستێق کەمانگەر وەکو نوێنەری خەڵکی شاری سنە ئەڕوات لەگەڵ کۆماری ئیسلامی دائەنیشێ دەنگی وەها دلێرە وەها دەنگی بەرزەکاتەوە بەرامبەر بە جنایەتکارانی کۆماری ئیسلامی کە لەوێ پاشەکشیان بێکات لەوێ نیشانیدا کە وەختێ نوێنەری ڕاستەقینەی خەڵک بیت چ تەسیر و چ دەور و نەخشێک دەبێت. کاک ئەسعەد پرسیاری منیشە لە درێژە پرسیارەکانی بەڕێست قسەکانی بەڕێستانە هەیە لەم سەردەمە دیاریکراوە مەبەستمە چۆن لە ئەزمموی خەڵکی کوردستان لە بەڕێوەبردننی شۆرایی شار و گوندەکان لە ساڵانی 1950 و 1950دا لە ڕۆژهەڵاتی کوردستان و حکوومەتی خۆبەڕێوەری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا واتە ڕۆژاوای کوردستان کەڵک وەربگیردرێت. لە ڕۆژاوای کوردستان کە ئەتانم بێژم دوای نمونەی واقعی وە زیندوی ئەم مەسەلەیە ئەگەر بڕۆین سەیرێکی کانتۆنەکان بکەین بە بەشداری خەڵکی کورد و باقی نەتەوەکانی تر و بەشداری جەماوەرێکە خۆیان لەوێ تەسمی مەگرن کە ژیانیان بە شێوەیەک بەڕێوە بچێت بە دانپێنان بە مافی ژنان و بە ڕسمیەت ناسینی ژنان وەکو نیوەی کۆمەلگا و شرکتدانیان لە هەموو ئەمورێکە لە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە بیگرە تا سەرەوەترین ناوەندەکانی بڕیار نیشانەدات کە بەڕێوەچوونی بێسلاح سیستمی خۆبەڕێوەبەری لەلایەن خەڵکەوە چەندە ئەتوانێت لەسەر سیستمی سیاسی لە وڵاتە تەسیردا بنێت و چەندە ئەتوانێت کۆمەلگایەکی زیندوو و ئەکتیڤ نیشان بدات. لەلایەکی ترەوە تەجروبەی بەڕێوەبردننی شارەکانی کوردستان لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و بوونی هێزهایەکی پێشڕە و جەماوەری و تێکۆشەر و چەپ لە ناو کۆمەلگای کوردستانە و ڕەواجدانی ئەو نەوعە لە بەڕێوەبردننی حاکمیەتی خەڵکی و حاکمیەتی شۆرایی لە ناو شارەکانە نیشانیدا کە خەڵک زۆر بەڕەحەتی و بە ئاسانی ئەتوانن بە کار و ئەموراتی شارەکانیان مەحەلەکانیان بسپێرن بە سیما ناسراوەکان و جێگای ئەعتمادەکانی خۆیان بیسپێرن بە ژنان و پیاوانێکە بێجگە لە باشترکردنی هەلومەرجی ژیانی ئەوان ئامانجێکی تریان نییە و ئەم دوو نمونە نیشانی ئەدات کە لە مقابڵ نمونەهایەکە ئەگەر بڕۆین سەیریکەین وەکو مەسەڵەن وڵاتهای دەوروبەر وەکو ئەفغانستان وەکو ئەو نمونەگەلەکە لە وەکو سووریا بەهێنانی کۆمەڵی هێزی مرتەجع و دانیانی ئەوانە و کەسانێک کە دادوێنێ بۆ نمونە جایزیان بۆ سەریان دانابوو ئەمڕۆ بە قارەمان ناوبردنیان ئەمە افتزاحێکە کە سیستمی ئەمپریالیستی خەریکە لە دنیا ئەیباتە بەرەو هەر دوێنێ بینیمان بە هێرشی هێزەکانی ئامریکا بۆ سەر
وڵاتی ڤێنێزوێلا وەگرتنی سەرکۆماری ئەو وڵاتەوە ڕفاندنی نیشانەدا کە تەوەحوشێک کە سەرمایەداری لە ناو خۆیانە هەیەە سیستمی ئیمپریالیستی لە ناو خۆیانە هەیەە هیچ مەرزێک ناناسێ هیچ دەنگدانێکی خەڵک بە ڕسمیەت ناناسن ئەوان دەنگدان فقط لە قاڵبێکی کارتۆنیە بۆ ئەوەی کە 4 ساڵ جارێ مەجال بە خەڵک بدەن بڕۆن ڕێی بە کەسانێ بدەن کە نەک خەڵک خۆیان بەڵکو ئەوان دیاریان کردووە کەوابوو جیاوازی زۆر هەیە لە نێوان ئەوەی کە ئەمڕۆ خەڵک بڕیار بدا فلانە نوێنەری یان فلانە شۆرای شارەکەی بگۆڕێت بەبێ ئەوەی کە 4 ساڵ چاوەڕوانی کە 4 ساڵ فساد و دزی و ڕاوڕوت لە وڵاتەکەیان ڕوو بدات کەوابوو ئەم دوو تەجروبە نیشانی ئەدات بەڕاستی خەڵک ئەگەر بیانەوێت کە خۆیان و نەوەهای داهاتوویان لە ژیانێکی باشتر و ئارام و پڕ لە ئاسایش و پڕ لە خەدەماتێکە کە ئەمڕۆ لە دنیا ممکنە بۆ بەشەریەت کە ئیسپادەی لێ بکات ممکنە بۆ باوکێک کە خەفەت نەخوات لەگەڵ هاوسەرەکەیە کە مناڵەکەیان لە مەدرسە داخۆم دەفتەری هەیە کیفی هەیە ئیمکاناتی هەیە ممکنە بۆ دایکێک کە نیگەرانی ئەوە نەبێت کە مناڵەکانی ئەڕۆندا مەدرسە و تێنەوە داخۆم ئەمنیەتیان هەیە ئەمنیەتیان نییە چیان بەسەرتێ مهمە بۆ خانەوادەیەک کە بزانێت تا ئێوارە لەسەر سفرەکەیان غەزا هەیە یا غەزانیە سەقفا لە بانسەریانە و مەسکەنیان هەیە ئیمکاناتی بهداشتیان هەیە یانە کەوابوو بۆ بەدەستهێنانی ئەم سەرەتایی ترین خواستانەیە کە مرۆڤ لە دنیای ئیمڕواهەیەتی بەڕێوەبردننی سیستمی شۆرایی لە ڕوانگەی ئێمە و بە کەڵکوەردن لەو دوو تەجروبە کە باسم کرد نمونەیەکی باشە کە لەسەر تاسەری ئێران ئیسفادەی لێ بکرێت زۆر باشە دەست خۆش کاگ ئەسحات باسی ڕۆڵی کوردستان لە خەباتی ئێستا بکەین بە دیاریکراوی بە بڕای بەڕێستان خەڵکی کوردستان چۆن دەتوانن و دەبێ لە چه ئاستێکدا لەو خەباتە کۆمەڵایەتیە کە بەگشتی زۆر ئێرانی گرتوتەوە بەشدار بن خەڵکی کوردستان لە شرایەتی ئەمڕۆدا لە بەرچاوگرتن ئەوەیە کە بەشێکی زۆر لە شارەکانی ئێران ڕژاونەتە سەر شەقام و داواکاریە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکان خۆیانیان هەڵگرتووە و دروشمایەکی ئازادی خوازانیان بەرزەو کردووە خەڵکی کوردستان ئەوە دەیان ساڵە بەرامبەر بەم ڕژیمە بە شێوەیە ڕێکخرا و وەستاونەتەوە لە کاتی ئێستادا بێگومان خەڵکی کوردستان خۆی بە پشتیوانی خەڵکی شارەکانی تری ئێران ئەزانێت و بە کەڵک وەرگرتن لە شێوەهای خەباتی ئاعتساب و ئاعترازاتی جەماوەری بەرامبەر بەم ڕژیمە بێگومان لە پەنای خەڵکی ئێرانە ئابێت بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی و بێگومان پشتیوانی خەڵکی کوردستان پشتیوانی هەر خواستێکی وەک پێشتر وتم لە هەر گۆشەیەکی دنیا نەکرد لە ئێران لە هەر گۆشەیەکی دنیا هەر خواستێکی ئازادی خوازی هەر خواستێکی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دیکتاتۆرەکان هەر خواستێکی سیاسی کە بیهەوێ کۆمەلگا بەرەو دموکراسیکی ڕاستەقینە ببات کە خەڵک ڕاستەوخۆ لە بەڕێوچوونی ژیانی خۆیانە دەور و نەقشیان هەبێت خەڵکی کوردستان تیا پێشڕۆ و پێشەنگە لە بێگومان لە هەر ئێستاوە لە داهاتویشە پشتیوانی خۆیان لە خەڵکی ئێران بەڕێوە ئەبن و بێگومان خەڵکی کوردستان بێدەنگ نابن بەڵام خەڵکی کوردستان وەک لە سەرەتای قسەکان ماوەتم خەڵکێکی یەکپارچە و خەڵکێکن کە هەڵوێستی هاوبەشتە دەبڕن خەڵکی کوردستان بە باشی ڕێگەکانی مبارزە لەگەڵ خەڵکی لەگەڵ کۆماری ئیسلامی ئەناسن و دڵنیاتان ئەکەم کە پشتیوانیک یا هەوڵ و تەلاشێکە لە کوردستان بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی ئەدرێت جارێکی تر نیشانیەدا کە کوردستان قەلبی ئازادی خوازی و قەلبی انقلابی داهاتوی ئێرانە بێت. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ ئەسحەد ڕۆستەمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەیە بەشدار بوو. سپاس بۆی بەش. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆیش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ درێژە بەرنامەکانی کۆمەڵە ڕادەکێشم فەرموو.